یاریەکانی خولینیایی بالێ عێراق قۆناغی دووەم بەردەوامی هەیە و ڕۆژانە یاریەکانی کۆمەڵەی دووەم لە هەولێر بەڕێوە دەچن. لە گەڕی دووەم سێ یاری ئەنجامدرا. لە یاری یەکەم لە یاریەکی بەهێز جێیش ڕوبەڕووی بەحری بوویەوە و پێچەوانەی پێشبینیەکان جێیش توانی سەرکەوتن تۆمار کات بە سێ گێم بەرامبەر گێمێک و تۆڵەی شکستی قۆناغی ڕابردووی لێ بکاتەوە. لە یاری دووەم بەلەد و حەدیسە بێگەیشتن. حەدیسە توانی سەرکەوتن تۆمار بکات بە ئەنجامی سێ گێم بەرامبەر گێمێک. لە کۆتا یاریش هەولێر ڕوبەڕووی بەهێزترین تیپی کۆمەڵەکەی بوویەوە کە غازی جنوبی بەسڕایە. لە گێمی یەکەم یاریزانانی غازی جنوب زۆر بە ئاسانی یاریەکەیان لە بەرژەوەندی خۆیان یەکلا کردەوە و بە ئەنجامی 25-14 پێشکەوتن. لا گێمی دووەم ڕکابەرێکی بەهێز کەوتە نێوان یاریزانانی هەردوویانە، بەڵام لە کۆتایی غازی جنوب بە سەرکەوتنی ئەم گێمەش گەیشت. گێمی سێمیش غازی جنوب زەحمەتی نەبینی، 25-15 پێشکەوت و یاریەکەی بە سێ گێمی بێ بەرامبەر لە هەولێر بردەوە. بەداخۆ دووەم یاریە توش سکس دەبین وەکەوەی دەبین یانەی غاز و جێژیانی زۆر بەهێزن زۆری لە یاریزانەکانیان یاریزانی هەڵبژاردی عێراقن یاریزانەکانی مەش هەمویان یاریزانی لاون ڕاستە ئەزمونیان کەمە بەڵام ئاسیان زۆر باشە و بەیانیش یاریمان لەگەڵ یانەی بەلەدە ئینشاءالله سەرکەوتنێکی باش بەدەستێن. أول شيء نقول مبروك لفريقنا وهارد لك للإخوان في نادي أربيل. یەکەم شت بڵێم پیرۆزە لە تیپەکەم و بە هیوای بەختێکی باشتر بۆ هاوڕێیانم لەیانی هەولێر. بەڕاستی قۆناغی دووەم کە هەولێر میوانداری کردووە ئێمە وەک غازی جنوب مسۆگەرمان کردووە سەرکەوتن، بەڵام سوود لە یاریەکان وەردەگرین وەک یاری ئەزموونی بۆ قۆناغی هەشتکەوا بڕیارە 12 مانگی 2 دەست پێ بکات. ئامانجمان زیاتر تاقیکردنەوەی یاریزانانە. ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ نازناوەکە، هەر وەک دەزانن خاوەنی پێنج نازناوین دەمانەوێت بە شەشەمیش بکەین. حتى انه اذا صارت عندنا مشكله لا سمح الله في دور الثمانيه انه واجدين الحلول يعني احنا مجربين هذه الامور في هذه التجمعات. غازی جنوب بەم سەرکەوتنە بووە خاوەنی 24 خاڵی تەواو لە پێشەنجی کۆمەڵەکەیدایە. جێیش و بەحتیش بوونە خاوەنی 18 خاڵ و حەدیسەش پلەی چوارەمی وەرگرت بە 9 خاڵ. هەولێریش بە 8 خاڵەکەی چووە خانەی پێنجەم. بەلەدیش لە کۆتایی ڕیزبەند هەر خاوەنی 3 خاڵە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.